ژیان و گوزانانی هەر ژیانی نییە، خەڵکی هەژار کووە ژیانی هەر نەماوە، هەر ژیانی نەماوە. وەک هاوڵاتیان باسی لێوە دەکەن لە ساڵی 2014 و 2015دا لە سایە ئەم قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان دروست بووە هەست بەوە دەکرێت کە ڕێژەی هەژاری ڕووی لە بەرزبوونەوە کردووە و هاوڵاتیانی ئەم هەرێمە لە سایەی هەڵە و کەمتەرخەمیەکان نەیانتوانیوە سوود لەو کانزا و لەو سەرچاوە سروشتیانە ببین و ژیانێکی خۆش بۆ خۆیان فراهەم بکەن. زۆری فەقیری تیا زۆر ئاوا دەوڵەمەندی تیا و تر ئاوا نە ڕێی جادە و بان و کارەبا و ئەوانەوە نیمانە و موچە نییە پارە نییە تر خەڵک فەقیرە ئاوا تۆزێ هیوا کرێچیە نیەتی دەستکورتە. نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 1993 ڕۆژی حەڤەی تەشرینی یەکەمی هەموو ساڵێکی وەکو ڕۆژی بەرەنگاربوونەوەی هەژاری لە جیهاندا دەستنیشان کردووە. بە پێی راپۆرتەکانی نەتەوە یەکگرتوەکان نزیکەی 1.5 میلیارد مرۆڤ لەسەر زەوی لە خوار هێڵی هەژاری توندەوەن. من ئەتوانم هەل لە بیدایەتی گەڕێکوانێ بەدە پەنجەی دەست بۆ بژێرم حتا کۆتایی، یعنی بە دەگمەنتیەتی وەزعی تۆزێ باش بێ، یعنی هەر بە عام زۆر خراپە، وەزعی زۆر خراپە. بڕوا ئەەکەی من ئێستاکانە ماڵت پێ دەڵم هەرێ ژەمەکەی نییە، یعنی کەسی کە یارمەتی ئەدا. لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2007ەوە بەتایبەت لە ساڵی 2012 هێڵی هەژاری ئاستەکەی بە شێوەیەکی بەرچاو دابەزی بوو. لە ئێستادا هەرچەند ئامارێکی فەرمی ڕانەگەێنراوە، بەڵام بەهۆی دۆخی ئابووری و قەیرانەکان بەپێی ئامارەکانی دەستەی ئاماری هەرێمی کوردستان ڕێژەی هەژاری لە هەرێم لە ئاستێکی مەترسیداردایە. لە عێراقیش ڕێژەکە بۆ زیاتر لە 122 بەرز بۆتەوە. ساڵی 2013 ڕێژەی هەژاری لە سلێمانی 102 بوو، لە عێراق لە هەرێم 3 بوو، لە عێراق بە شێوازی گشتی 23 بوو، لە محافەزەیەکی یان پارێزگایەکی وەکو مثەننا 49 بووە. ئەمڕۆ ئەگەڕینەوە داتاکانی ساڵی 2007 کە ڕێژەی هەژاری لە نزیکی 5 لە پارێزگای سلێمانی. پندێکی پێشینیان هەیە کە دەڵێت تێر ئاگای لە برسی نییە. ئەم خانووی کە دەبینرێت خانووی ماڵە هەژارێک بوو کە مانگێک 75,000 دیناری بەکرێ ئەم خانووەدا دەدا، بەڵام لە ئێستادا ڕووخێنراوە. ئەگەر سەردانێکی یەکێک لە گەڕەکە هەژارنشینەکانی دەوروبەری شار بکەیت بەدەیان خێزان دەبینیت کە لە حاڵ و گوزەرانێکی ناخۆشدا ژیان بەزەر دەبەن و هەژاری لە ماڵەکانیاندا بوونی هەیە. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.